گۆرانی مەگری ئەو هەمویان ئەزان ئەو گۆرانی مەگری هەیە ئێستا شەو هەیە لە بەرەبە نەخێر نییە بەڵام هەموو کەس باش تۆزە بڵێ چی پێم وایە برای کاکشارامیش خوێندوویەسەوە دەمەگری کاکە فیرۆزیان ئەوانش خوێندویانەوە اسماعیل یا فیروز کاک اسماعیل بەێ کاک اسماعیل و فیرۆز دوو گۆرانی بێژی زۆ بنێوانگە لە ڕۆژهاتی کوردستان کاکە شارام کە لەوێ داشتە زەر پەشەنێ برای کاکە اسماعیلی و کاکە فیروزن ئەو اسماعیلی گوتیتی ئەم گۆرانی کا بڵێ بزانم چۆنە ئەوەش نەخوام کوژی نەبوو خوامەم برێم بۆیە غەریبم کەس ناگرێ قەدرم بۆیە غەریبم کەس ناگرێ قەدرم ئای مەگری چاوەکە دەشێ دایکی خۆت نییە نازوو بکێشێ ئای مەگری چاوەکە دەشێ دایکی خۆت نییە نازوو بکێشێ لە دوورە و هاتم بناسە دەنگم تۆزی کەشووکێ و نیشتوە لە ڕەنگم ئای مەگری چاوەکە جوانە هەرچەند تۆ دەگری ماڵە میرانە ئای مەگری چاوەکە جوانە هەرچەند تۆ دەگری ماڵە میرانە ئەمەش تامی بەیاتی لێ دەهات نەک نەهاوەند ئەوان بوو بالێ ئسفا کە ئازاد بەڵێ ئازاد بە کورد خوێندووی لەما بینی نەهاوان دواتە ئەسفەحان و بەیات کورد و شور ئەگەڕەوە دەهات قوچێک لەو قوچێک لەو سێ دەگەڕەوە هەستی من وە دەڵێ 15 گۆرانی وەختە گوتێت باشە دوای لە کارە هونەریەکانت کە پێم ئێوە سەفرەکیا بۆ کۆمەڵێک کۆنسێرتە کاری هونەری لە سەرتاسەری ئێرانەوە لە شماڵی ئێران باکووری ئێران تاران کارێکی ڕۆشتم بۆ تاران ئەو کاتە چێ لەگەڵ جارێکی هەفتەی ئوستانی کوردستان بوو لە تارانە لە نمایشگای ئاسیاییە بەرنامانێژدا کرد ئەو کاتێ خانم شەهین تاڵبانی بوو ویدا هەرە سەبری هەرو گۆرانیی خوێندێت فاقم بەشەوە ئەغای ئیرەج ئەندەلەوی بوو من بووم ئەو ڕۆژە بەنامانێژرا کرد لێنە چیت خوێنتە وەختە بۆی دێنم چ ساڵێک بوو بێت حدودان زەمان شا بوو دۆران بەڵێ لەو دۆرە بوو 53 4 5 6 خاص لە بیرم نێوە حدودان حدودانشن لە بیر نییە نەزانم هەزانم چۆن تو کاری هونەی دەکەی باشە بۆی دێنم بڵێ بزانم چی بووە چی لە تاران گوتت من پێم وە دەبێ 52 3 4 ئەوانە بێ مابینی 52 حتا 54 بڵێ چی بوو چی بکەم های ئەریشراکەی بەرماڵت ئاون بوو کوژانتەوە ئازیز بوو کوژانتەوە هەری بوو دەسێتانە وەی بەرووی میوانتەوە وەی بەرووی میوانتەوە بۆی دێنم بۆی دێنم بۆی دێنم بۆی دێنم بۆی دێنم کراسی حەریر بۆی دێنم کراسی حەریر دخوا مرد و مەردانە دەست بەردە لە کابرای پیر دەست بەردە لە مێردی پیە ئەو مۆسا مەسەر خەڵقیش گوتوێت بەڵێ ئەوان لەسەر بەڵێ